بۆیە ئەو ڕۆکەما بەڕاستی لێرەدا سۆران لە ناو مشکلێکی گەرەک قورسەژی بە تێکڕای دەوروبەری ناو خەسەخانەکان ناو قوتابخانەکان منتیقە گەشتیارەکانی کە کۆمپانیا کارەکانی ڕاگرتووە بە بیانی ئەوەی کە پارەی وەرنەگرتو و پارە بداتە موچە بداتە کرێکارەکان ئەوانش ئیشیان بۆ ناکەن لەسەر ئەو مۆزوعەدا. بۆیە من لەبەرەوەی پەیوەندێکی زۆرم پێکرێ و ئێوەش بۆ خۆتان حاڵەتەکەتان بە چاوی خۆتاندی ناچارم بە ڕاگەیاندن بڵێم ئێمە ینی ناومێت بوویمە لەوەی کە ئەو مەوزوعە بەرەو چارەسەری بڕوە. مەوزوعەکەش ڕاستەخۆ بەداخەوە پەیوەندی بە وەزارەتی شارەوانی هەیە چونکە وەزارەتی شارەوانی لایەنی بەستنی گرێبەستەکەی لەگەڵ کۆمپانیا کە تا ئێستا نەیتوانیوە چارەسەر بکە لە بینی کۆمپانیا و لە بینی وەزارەتی شارەوانی کە ئەو شتە یەکلا نەکراوەتەوە ئێمە زەرمەندین. ئەمڕۆ لە ڕۆژێکی وەکو ێکە لە هەموو مزگەوتەکانی سۆران تازی شەهیدان هەیە و میوانە چێکزار زۆر دێ کەچی بازارمان خاشاکە و نەتوانین خاوێنی کەینەوە پەیوەندیمان بە هەموو لایەنە پەیوەندداریش کرد تا ئێستا بەدەخەوە هیچ وەڵامەکی پەیوەست نیە لەو چارەسەرکردنی بنەڕەتی ئەو مشکلێ. خۆی ئەمە پێشی سیستەمەکەوا بوو شارەوانەکان بۆ خۆیان کرێکاری کاتیان بەکرێگر ئیشیان بکرد ئەمە هیچ مشکلەمان نەبوو. دوایی وەزارەت بەبێ ڕەزامەندیمە بەبێ ئەوەی ئەسڵان پرسیش بەمە بکە ڕاستەخۆ عەقدێکی ئیمزا کرد دەگەڵ کۆمپانیاکان بە حکمی ئەوەی کە خاوێنکردنەوە داتە کەردی تایبەت. ئەو حاڵەتی لێ بووە هەموو سیارەکانی تەنانەت ئەمە هەمومان بوو لە سەردەمی حکومەت بە کاملی سەحبی هەولێرکرانەوە. ئێستا ئەمە یەک سیارەمان نییە کە احتیمال لەسەر کرێکارەکانی خۆمان کن بۆ پاکردنەوەی شار ئەگەنا ئێستا ئەگەر ئەوەی ئەدرێتە کۆمپانیا ئێمە داوامان کرد بە ڕوبعی ینی چارێژی ئەو پارەیە بدرێتە مامە احتیمال لەسەر خۆمانەکەین بۆ خاوێنکردنەوەی. ئەمە ماوەیە کە جگەلەوە کە حکوومەت لە قەیرانە ئێمە شوک کۆمپانیا تووشی ئەو قەیرانە بووینە کە ماوەی نزیکی ئەوە 7 مانگە و داخلی 8 مانگ دەبین موچەی کرێکارمان بۆ سرف نەکراوە کە بەڕاستی ئەو بووتە هۆکارێکی سەرەکی لەوەی کە کرێکارانمان بگرن. ئێمە کۆمپانیا کە بەڕێستان شاردوێن ئێمە کۆمپانیا کارمان ڕانەگرتووە و لەگەڵ ئەوەشدانینە کە کار ڕابگرین چکە بەڕاستی هەم شار زەرمەند دەبیتن و هەم ئەو خەڵکە زەرمەند دەبیتن و هەمیش زۆر شتی هۆکاری دیکەی بە دووادادێن و ئێمە هەولی خۆشماندایە جگەلەوەی کە ئێمە لەو کۆمەڵە شارەوانەیە کە لە ئەستۆی ئێمەدایە لە هەر هەمووشیان کار ڕانەوەستاوە لە بەشێکیان ڕاوەستاوە هەولی خۆشمان داوە کە بیکەین نمونە لە سۆران ئەگەر لە دوو بەش بی دیانە و سۆران لە دیانە کارەکە ڕانەوەستاوە تەنها لە سۆران بەشێکیان ڕاوەستاوە ئەوەش هۆکارەکەی تەنها موچەیە. لە مانگی دەی 2015ەوە ئێمە تەمویلی کۆمپانیان نەکراون لە لای حکوومەتەوە کە بەڕاستی ئەوەش هۆکارە یعنی تۆ مانگی دەی 2015 ئەوە لە مانگی 4 2016